یەکەم جارە لە دەربەنیخان فیستیڤاڵی بەروبوومی خۆماڵی ئەکرێتەوە لە هەموو جۆرەکان. ئێمە لە شاری هەڵەبجەی شەیدەوە هاتووینەتە خزمەتی دانیشتوان و چواردەوری دەربەنیخان. ئەگەر بێت و ئیسیفادەی مادیشی نەبێ یەکترناسینێکی تایە و بەروبوومی خۆماڵی ئاشکرا بێت کە کامە خۆماڵیەوە کامە هی دەرەوەی وڵاتە. من زۆر فیستیڤاڵ بەشداریم کردووە وەکو کەلار و چەمچەماڵ و سلێمانی و هەڵەبجەی شەید و زۆر جێگایکە. ئەمە بۆ یەکەم جارە لە دەربەنیخانەوە ئەم فیستیڤاڵە کراوەتەوە. بەرامەکەی من خۆماڵیە وەکو تو هەنجیر و ڕووبەنار و دۆشایی تۆ و ئەو شتانەیە کە ئەوە ئینکاری لێ ناکرێت لەبەرەوەی هەتا باو باپیری ئێمە کە ئەو شتی خۆماڵی خواردووە کە قاجیز ئەمەنە نەخۆشی لە ناو خەڵکە. بۆی دوای ئەوەی کە درکمان پێکە کە لێرە چەند خانوێکی خاوەن کار هەن بەڵام شوێنێک نییە کارەکانیان ساختکەنەوە. ئێمە بیرمان کردەوە فیستیڤاڵێکیان بۆ سازکەین بۆی ئەوانیش کارەکانی خۆیان سازکەنەوە. هەروەها ئێمە ڕێکخراوێکی تایبەتمان هەیە بە مناڵانی خاوەن پێداویستی. هەروەها بۆی ئەو بیرۆکە خراپانە لە ناو خەڵکان نێڵین کە مناڵی خاوەن پێداویستی ناتوانن یعنی خزمەتی خۆیان بکەن، ناتوانن پشت بە خۆیان ببەسن، ناتوانن کارێک بۆ خۆیان بکەن. ئێمە دوو مناڵی خاوەن پێداویستیمان هەیە کە یەکیان بیرکۆڵێکیان ئۆتیزمن هێناومانن ئەوان شت ئەفرۆشنەوە بۆی ئەو بیرۆکە لە ناو مێشکی خەڵکی نێڵن ینی خەڵکی هۆشیار بکەنەوە کە ئەوەندە بە چاوێکی تانە و تەشەر سەر ئەم جۆرە مناڵانە نەکەن. بۆیە ئێمە شوکر ڕێکخراوی ئایدا بەشدارین بە بەروبوومی خۆماڵی و هەکاری دەستی و کتێب و گوڵفرۆشتن.